یەکەم کەسین هەڵبستین بە دانانی ئەو چارجەرە خێرەیە پێی دەڵێن DC فاست چارجەر کە 40 کیلۆواتە ئەگەر سیارەیەک بڵین پاترێکی حەزمی پاترێکەی 80 کیلۆوات بێ بۆ نمونە ئەگەر بەتاڵ بێ لە ماوەی 2 ساعات فول یەکاتەوە بۆ ماڵان ناتوانانی ئەوەندە کارەبایی بدەیتە لەبەرەوەی لاوانەیە ڕئیسی ئێستا ناتوانێت ئەوەندە هەر ماڵە هەند زیاکرایتەوە هەر ماڵە و هەیە ماوەیەک 40 ئەمپێرە هەیە 30 ئەمپێرە ناتوانین زیاتر ئەگەر نافیزەکە ڕئیسی ئەگەر معلوماتەوێ ئەجا بۆیە ئەگەر 13 ئەمپێرێکی بدەیتێ تقریبا لەوەی لەوانەیە بە 20 ساعات 25 ساعات شەحن بکرێتەوە کارەبای ئەو سیارە کەسێک بێ سیارە خۆی شەحن کاتەوە بێ سیارە خۆی ڕادەگرێ هیچ پارێک نادەین بۆ هیچ کەسەکە هیچ پارێک نادا بۆ پارکینگ بۆ سیار ڕاگرتنی و بۆ شەحنکردنەوەکەش هیچ پارێک نادا بە بەلاش بۆی بەفری بۆی شەحن دەکەینەوە ئامان زمان ئەوەیە گرنگی بە وزە نوێ بۆ کام دەین زیاتر خەڵک ئەو ژینگە زۆر پیس دەبێت بە هەبوونی ئەو زۆرە سیارانی کە ئێستا زۆر باو لە زۆر گونجاوە ئەو سیارانە هیچ پیسبوونێک ئەوە ناکەن لەبەرەوەی گزۆزی نییە ئەو سیارە مەچینەشی نییە من ماوەی ساڵێک زیاتر ئەم ئۆتۆمبیلەم لەلایە ئەم سیارانە ئەم ئۆتۆمبیلانە لە چاو بە بەراورد لەگەڵ ئۆتۆمبیلەکانی ترا جیاوازیەکان بە دوو شێوازە بەشێکی لە ڕووی سەرفکردنی سوتەمەنیەوە کە و بە بەنزین و گاز و ئەمانە ئیشەکە ئەمانە هەمووی وزەی کارەبایە هەموو بە کارەبایاتە دیوەکەی تریشی مرتاحی و بێدەنگی و ژینگەکە کە ئەپارێزرێ لە لایەکی تر و بە دەرەجە یەکەوەی کە ڕوبەڕوومان بۆ تۆ مەسەلەی بارگاویکردنەکەیان بووە کە چۆن بتوانین بە شێوازێکی خێرا شەحنیکردنەوەی باشتر سووری لێ وەربگرین بۆ ڕێگایەکی دوور بتوانین بەکاری بێنین یان بە ئیسراحەتی خۆمان بتوانین پێ بگەڕین لەخوا بە زیاد بێ ئێستا کۆمپانیای پاوەر سۆلید ئەم فاست چارجەی داناوە بە کاتێکی کەم ئەتوانی بە باشترین شێوە بارگاوی بکەیتەوە ئەگینا لە ماوەی ڕابردووە و شکالی کە هەمان بووە ئێمە بە مەپەس دەمانتوانی بە کارەبای ماڵان و بە کارەبایەکی ئاسایی خۆمان بارگاوی بکەن کە ئەوش بەڕاستی کاتێکی زۆری پێویست بوو ناچارە بوون جاری وایە ئێوارە دایبنی هەتا بەیانی بۆی بڕێک بارگاوی ببێت ڕێگەر پڕ نەبێیان بەپێی پێویستی خۆت پێم وایە عەتەڵەی ئەمان لەوانەیە کەمتر بێ لە چاو سیارەی تریش لەبەرەوەی سیارەی تر ئەگەر مەکینە و پستنی هەبێ و ڕێیتی ئەچێت تووشی ئیشکال ببێ ئەگەر سیارەی تر گێڕبۆکسی هەبێ و ڕێیتی ئەچێت تووشی ئیشکال ببێت یان مەسەلەی ئێستا فیت پەمپ و بەنزین خراپی و ئەمانە لە لایەکی تر ئەم شتانەی نییە گروپێک دروست کراوە هەر کەسێک کەیت لە گروپەکە ئەعلانەکاڵێکا کە من سەعات ئەوە نەچم بۆ ئەوەی تەزاڕوبێک دروست نەبات چووکە فاست چارجێکی خێرا بەم شێوازە وابزانم تاکە فاست چارجە لە هەموو عێراقا ئێستا بەم شێوازە هەیە ناچار لە گروپەکە تەنسیقێکمان هەیە لە نێوان خۆمانە من کەی ئەڕۆم دوای من کەیت ئیتر بۆی تەزاڕوبێک لێرە دروست نەبێت هي الطلب على هاي السيارة بسبب انه انعدام استخدام البنزين بها خلاص يعني لا تحتاج لا تستخدم البنزين مالتها لا تحتاج تستخدم دهن إلها سيارات كهربائية يعني حجم البطارية مالتها تقريبا 150 كيلووات وتمشيك عفوا العدد الأحصنة مالتها يعني 150 كيلووات تقريبا تعادل 200 حصان تمشيك من 500 إلى 550 كيلومتر بالشحنة الواحدة. وفرنا 56 سيارة من هذه المتوفر حاليا 12 احنا وفرناها هاي السنة ب 2023
تقريبا من الشهر الثاني بدينا نجيبها هاي السياره. يعني العالم من يجي المشتري ما عنده صوره كامله واضحه عن هاي السياره، مرات يكون متخوف، يقول لك مثلا السيرفس مالتها احتمال يكون بمشكله، يعني عفوا قطع غيار ماكو عليها، الناس تخوف من هالشيء. بس لما تتعرف على السياره اكثر تشوفها بالشارع يصير للزبون رغبه بها اكثر. ولا شخص رجع لي لحد الان من اخذ السياره، من وصلوا السيارات والقطع اللي بعتها لحد هاي اللحظه ولا زبون رجع لي. وزائد انه توفر لها صيانه هنا باربيل، ببغداد هم توفر لها صيانه، يعني اكو مراكز تختص بصيانه هاي السيارات الكهرباء.